سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش لەڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانە. بەرنامەی هەفتانە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز لەخۆ دەگرێت. ئەم هەفتەیەش بە کۆمەڵێک بابەتی سرنجڕاکێش و جیاوازەوە لەگەڵتان دەبین. پەیکەرسازێک بۆ پاراستنی سروشت پەیکەری هونەری دروست دەکات. لە گوندێکی سەر بە قەزای ئامێدی جوتیاران بە شێوازی کۆنی کوردەواری تووتن دەچێنن و هەڵی دەگرن. هاوڵاتێکی خاوەن پێداویستی تایبەت داهێنان لە پیشەکەیدا دەکات. بنەماڵەیەک لە شاری هەولێر خولیای فێربوونی زمانە زیندوە جیهانیەکانیان هەیە و لە ئێستادا دەتوانن بە 7 زمانی سەرەکی جیهان قسە بکەن. ئەوان لە ئێستاشدا کار لەسەر 3 زمانی دیکەکەن بۆی فێر بن و دەیانەوێت کە لە داهاتووشدا زمانە سەرەکیەکانی جیهان بزانن بۆی کە لە ڕێگەیەوە خزمەت بە زمان و کولتوری کوردی بکەن. And Barzan is a problem here. He only knows English and German. So, okay. Alors, si je te pose des questions, c'est pas grave aussi? Mathématiques. Ok. SES. ما عندي مشكلة ويا مواد. مدرسين شلون؟ مدرسات شلون؟ كلهم زينين. Şimdi İspanyolca sen istiyorsun, öğreneceksin yavaş yavaş. Mesela ben biliyorum. من اسماعيل طالب رزا اوصل سفي 12 سنويم خلاص كرت لمنهج بريطاني كنك 12 وبتني دو قناغ ب 12 و 13 كبيدرن اي سؤال ليفل تاك طلبه بم لقطاب خانه خم و كو منهجي بخينو كقناغ يجيش بخوم خيندم بما مستا سفي 11 هر ديسان منهج بريطاني بو اويش لشهادة IGCSE كهمو درجة كانم أي بلاس بون أو صاريش هر نفسي شت أي سؤال ولكن أوانيش سي أي بلاس من الفيزياء وكيمياء بيركاري و هروها ساعتي شمكرت SAT 2 subject tests كأويش هاوشوي منهجي بريطانيا بس للاي أمريكا كان أويش توانين ب 2400 لسر 2400 2300 من بشتواني خوا توفليش بكم لشاري سليماني امسال اويش توانيم درجه على كان بينم كلسر 120 توانيم نهاتو 40 كيكي كلا درجه كان لبو تاقيكرنوي انجليزي زماني انجليزي ككواليتي قسا كردن تسونا نوسينو جوگرتنو خوينوات سونا من بەشێوەیەکی ئەکادمی و بەشێوەیەک کە لە مەنهەجەکانی خوێندنەوە نزیکە 4 زمان دەزانم کوردیەکە کە زمانی دایکمە بە هەردووک زاراوەکە دەزانم زاراوەی بادنی و زاراوەی سۆرانی هەردووک بە نووسین و قسەکردن و جۆگرتن و خوێندنەوەی دەزانم. Ismail is very advanced in the use of the ئیسماعیل زمانی ئینگلیزی زۆر باش و نایابە بە تایبەت بۆ کەسێک کە ئینگلیزی زمانی دووەمی بێت. ئیسماعیل توانیوێتی بە شێوەیەکی زۆر پرۆفیشناڵانە فێری زمانی ئینگلیزی بێت. لەو کاتەی لەگەڵ ئێمە دەخوێنێت باوکاری مامۆستاکانی توانیوێتی بە ئاستێکی زۆر باش و دەگمەن بەرەو پێشەوە بچێت. سەبارەت بەو بڕوانامانەی کە ئیسماعیل توانیوێتی لە زمانی ئینگلیزی بەدەستیان بێنێت بە تایبەت لە تاقیکردنەوەی IGCSE کە یەکێکە لە تاقیکردنەوە نێودوڵەتیەکانی زمانی ئینگلیزی ئیسماعیل توانی ئەم تاقیکردنەوەی ئەنجام بدات و سەرکەوتنێکی گەورە بەدەست بێنێت بە جۆرێک نمرەکەی لە ئاستی نایابدایە. هەروەها لە تاقیکردنەوەی تۆفڵ کە بۆ دەرخستنی ئاستی زمانە و تاقیکردنەوەیەکی جیهانیە پلەیەکی زۆر باش و نایابی بەدەست هێناوە. هەروەها لە هەر سێ تاقیکردنەوەی وانەکانی کیمیا و فیزیا و بیرکاری توانی تاقیکردنەوەیەکی جیهانی ئەنجام بدات و پلەی نایاب بەدەست بێنێت. ئێستا پێم بڵێ بە ئەڵمانی بڵێ چۆنی باشی بەخێر بێ بۆ ماڵەکەمان. Hallo, du bist gut von Hause.
What about the numbers? Can you give me the numbers? 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. لە چ مەکتەبێک دەخوێنی پۆلی چەندی پێم ڕێ بە ئەڵمانی؟ Ich bin gut, ich bin Klasse diese. من ناوم نەجلە تاڵیب لە پۆلی یازدەم. 4 زمان ئەزانم: فەڕەنسی، کوردی، ئینگلیزی، عەرەبی و خۆم وا فێرە زمانی پێنجەم دەکەم کە زمانی ئیسپانیە. چاڵەنجێکمان لە ماڵەوە هەیە کە لە مێژە دامان ناوە. چاڵەنجەکە ئەوەیە ئەبێ خۆمان فێرە 10 زمان بکەین. 7مان ئەنجام داوە، 7 زمان بە هەموومان بەعایلەوە ئەزانین. لە داهاتوودا ئەبێ 30 زمانی تریش بزانین کە زمانەکان ڕووسی، ئیسپانی و چینیە. Najla est dans l'école française depuis 10 ans. نەجلە 2 ساڵە لە قوتابخانەی فەڕەنسی و منیش 2 ساڵە دەیناسم. ئاستی زمانی فەڕەنسی زۆر باش و پێشکەوتووە و زۆر بەڕوونی قسە دەکات. ئەو بۆتە نوێنەری قوتابیەکان. واتە دەبێت لە بەردەم هەموو قوتابیەکانی قوتابخانە بوەستێت و بە فەڕەنسی قسە بکات و بیر و بۆچوونی خۆی و هەموو هاوڕێکانی دەرببڕێت. Son point de vue est celui de tous les élèves. ما این پروژه‌ای که گذاشتیم الان شکر خدا به 7 تا زبون رسیدیم و 3 تا زبون هم داریم روش کار میکنیم. بری 10 سال پیش رو بیروکه کملو هات که بتوانین مثلا وەکی عایلەی خۆم لە عایلەی خۆمەوە دەست پێ بکەین بیرۆکەیەکە ئەوە بوو کە لە پاڵ خوێندنەکە و فێرە زۆر زمان ببی. ئەو بڕیارەمدا کە 10 زمان لە ناو عایلەی من یعنی لە ناو منداڵەکانم و بە خۆم و منداڵەکانم 10 زمان بە کاملی فێر ببین، چ لە ڕووی قسەکردنەوە، چ لە ڕووی نووسینەوە، چ لە ڕووی خوێندنەوە. Je suis toujours impressionnée par من هەمیشە سەرسام دەبم بەو قوتابیانەی قوتابخانەکەمان کە بە زیاتر لە زمانێک قسە دەکەن. ئەوان بە دڵخۆشیەوە لە قوتابخانە بە فەڕەنسی قسە دەکەن، هەروەها بە زمانی دیکەی وەکو ئینگلیزی، عەرەبی و کوردی هەموو ئەو زمانانە تێکەڵ دەکەن. بۆیە توانایەکی دەربڕینی سەرسوڕهێنەریان هەیە. یعنی هەدەفی مە لەو پلانە و دانانی ئەو پلانە لەبەر ئەوە بوو کە 10 زمان فێر ببین ئەو ڕۆژەی بتوانین بەو 10 زمانەی خزمەتی ملەتی کوردی پێ بکەین، خزمەتی کوردستانی پێ بکەین لە ڕووی کەلەتورەوە و لە ڕووی ئاداب و تەقالیدەوە و کەلەتوری کوردی بە ئەو گەلانەدا بناسینین. J'avais travaillé en cours en ligne. T'avais des cours en ligne? Oui, car cette année, à cause de le Covid, je peux pas. لە شاری سلێمانی هونەرمەندێکی پەیکەرساز پەیکەری هونەری زۆر جوان دروست دەکات و لەو ڕێگەیەوە ئەوێت کە ژینگە و سروشتی جوانی کوردستان بپارێزێت. کارە هونەریەکانی ئەو خانمە بۆتە جێگەی سرنجی هاوڵاتیان و هەروەها خەڵکی شاری سلێمانی و بە هەنگاوێکی زۆر باشی وەسف دەکەن. ناوم سروشت عمر عنایەتە، مامۆستام لە زانکۆی سلێمانی کۆلێجی هونەرە جوانەکان لە بەشی شێوەکاری لقی پێکەرسازی دەرسەڵێمەوە. خۆم لە بواری پێکەرسازیە بڕوانامەم هەیە. لە ئێستاشە خەریکی ئیشی هەم پەیکەرسازیم هەم خەریکی ڕەسمیشم بە بۆیەی ئەکریلیک و بۆی زەیتی ئیشەکەم. ئەوەش وەکو خولیایەکی خۆم بۆ بوارەکان لە بەشی شێوەکاریە بڵێن بواری پەیکەرسازی بێ یان ڕەسم بێ، چونکە خۆم بوارەکەم پەیکەرسازیە، بەڵام چونکە زۆر حەزیشم لە ئیشکردن بوو بە بۆیەی زەیتی و ئەکریلیک، ئیتر وام لێ هاودەست بکەم بە ئیشی ڕەسمیش. ئەم جۆرە ئیشانەی کە ئەیکەم ئامانجی من لەمەیە ئەوەیە کە بەرگێکی هونەری بکەمەوە بە کەرەستەکانە کە بۆ نمونە پەراوێز خراون، یاخود بڵێن شتەکە خۆی سادەیە، بۆ نمونە مێزێک کورسیەک خۆی سادەیە، من یەم جارێکتر ڕەسمێکی لەسەر ئەەکەم، هەنێک کات بە پێی خواستی خۆم، هەنێک کات بە پێی خواستی ئەو کەسەی کە لێم داواکە. من لێرە ئەم ئیشە کە هەڵم بژاردووە بۆ نمونە ئەمە لەسەر تەڵەبی کەسێکە کە یەکێکە لێت داوا ئەکا خۆی هەڵێ بژێرێت کە چ ئیشێکی بۆ بکەیت. بۆ نمونەمانە کە دوو کچن لەسەر مێزێک وەکو مێزێکی قاوەیە وەکو شیرین و شت کە دانیشن و کۆبنەوە
بەکاری ئێنن زیاتر بۆ ئامانجە ئەمەم دروست کرد. لە بواری پێکەرسازیە کە ئەمە اختصاصی خۆمە کە خۆشەویستێکی زۆریشمەیە بۆ کارەکەم ئەتوانم بڵێم چەند ستایلێکی لە خۆ گرتووە نیە بڵێم تەنها بە یەک ستایل ئیشەکەم هەندێک لە کارەکانم تەعبیری ناخی خۆمە کە توانیم لە کارێکی پێکەرسازیە بەرجەستەی بکەم یان چۆن بڵێ بە شێوازی ئەبستراکت دیسانەوە ئیشم کردو یان بە شێوازی تەکلیفی. زۆر خۆم حەزم لە ئیشی واقعیە یعنی زۆر ئەکادیمی بێ بەڵام هونەرمەند کاتێک کە ئیش ئەکا طموحی ئەوە یگرێت کە ڕێبازەکانی تریش تاقی بکاتەوە یان ستایلی تر تاقی بکاتەوە و ئەتوانم بڵێم ئەو کارانەی کە کردومە لە ئێستا بە پیاوانەی جیاواز گەورە و بچووک و بڵێن پیاوانەکانیان جیاوازی هەیە بەڵام زۆربەیان هەوڵم ماوە کە فیگەری مرۆڤ بن ئیتر چ پیا و بێ چ ئافرەت بێ بەڵام هەمووشیان باگراوندێک لە پشتیانەوە هەیە. هاوڵاتیەکی خاوەن پێداویستی تایبەت لە شاری دهۆک دوایەوەی کە قاچەکانی لەدەست دەدات و وەکو خاوەن پێداویستێکی تایبەت مامەڵە لەگەڵ کارەکانیدا دەکات بەڵام ئەمە نەبووە تا ڕێگر لە بەردەم ئەوەی کە نەگات بە خەون و خولیاکانی ئەو ئێستا ڕۆژ بە ڕۆژ لە پیشەکەیدا سەر دەکەوێت و داهێنانی زۆر باشیشی لە کارەکەیدا کردووە توانیوێتی کارەکانیشی لە چەندین پێشانگادا نمایش بکات. اس عبدالستار طاهر دیرگیجنی کیمه برنیاس سالا نوتوی که دمیم کوچا میلیونی الجلی حادثه که دا من بتخواش دست دان گل دست خواه تسلیم واقعی نبیمه او خواه 86 جیه 14 سالی من دست ویشولی کری بدایت حتی نوته درستایی مشولی کری سر پت خواه بیم شنوتوی که هر و پشت اسمع وقت جیبیم من بردوام یادا کار خواه تا وگاوه از کارت کم بیل که متنزل کر بیتن حتی نکه سلاجه بی و برای ما بفرتی دا چه سلاجه دا نزدیکی 3 ساعت که از موی ما پیوه حتی به من در اخستی بیشوی میکری منجلوک شوی منجلوک و مغزن نو در اخستی نوتوی که پشتی از معوق بیم کتیم از کد مسرجها من شیانه شوله مازن نبین من چی که دست بکر من دست بحرفه کر شوله هیر کوک یه جوان کاری من کر حتی من کمیه که تشتا شکری نوتوی که و حتی نوتو ششه از بردوام میسروی کاری حتی تقریبا 2000 جی افکاره مد کر تشتی هیر مچه کر دلیوه بو محل کت من پیشانگاه بکرم من دست پیشانگاه وکر من پیشانگاه وکر من هولیری وکر من دهو که وکر یعنی ده پیشانگاه من وکر یه تایبت و یه نه تایبت یه حساب گل هنده حوالا
تنه کارک تدانه بیت من شرازه سرینه و مخاطبه و نکری الکترونات تدانه من هکی اف کاری دیگه هر کاری بیتن یکم مروف بکن بدستا بکن استم یعنی اش خوی پشراسم دیگم و اتم بس او کار نبید که چیانت مدانه بیتن هکی چیانت مدا بیتن اصلا بیم چه کارا دوای تەوابوونی ئەرکەکەی وەکو بەڕێبەری تەندروستی سێ سادق ئێستا باخەوانی باخچەی بەڕێبەرایەتی تەندروستی سێ سادقە ئەو توانیوێتی کەشێکی زۆر خۆش و ئارام بۆ نەخۆشەکان دروست بکاتەوە کەسانی کە سەردانی بەڕێبەرایەتی تەندروستی سێ سادق دەکەن. مانگی 5 2019 وەکو بەڕێبەر دەست بەکار بووم لە پاش تەواوکردن و تەکمیلەکردنی ئەجیزە و پێداویستی پزیشکی و دەرمان و ئەو پێداویستی و متەلەکاتانی کە لە ناو مەڵبەندەکە پێویست بوو ئەومان تەواو کرد پاش ئەوەیشی کاگ ئاراز وەکو بەڕێبەری کارگێڕی هاتی ئێرە دەست بەکار بوو بیرۆکەی دروستکردنی باخچەیەک لەم مەڵبەندەمان بۆ دروست بوو کە لە سەرشانی خۆمان و چەند هاوڕەیەکمان ئەم بیرۆکەمان بۆ دروست کە بتوانین باخچەیەکی جوان دروست بکەین کە لە ڕووی دەرونیەوە سۆزێک ببەخشێ بەو نەخۆشانی کە سەردانەکەن یا بۆ یاوەری ئەو نەخۆشانی کە سەردانی ئێرەکەن. ئاوەکەی ئامە سەریع ناکەی کاک جەلال لێەوە بەڕاستی لە هەموو دائیرەکانە بە تایبەتی لە نەخۆشخانەکان زۆر پێویستە لەم شێوازە سەوزاییە لەم شێوازە دیزاینە و بە ئینجانە بێ یا بە شێوازی سەوزایی بێ یا بە هەر شێوازێکی گوڵی سروشتی بێ زۆر پێویستە بە تایبەتی لە نەخۆشخانە چکم ئەو کەسێک کە ڕۆکاتە نەخۆشخانە دەروونێکی ناڕەحەتی هەیە بێتاقەتە بەڵام کە ئەو سەوزی و ئەو درەخت و ئەو گوڵانە ئەبینێ بەڕاستی یعنی لە ڕووی دەرونیەوە ئەو فشاری لەسەر کەمە بێتەوە ئەمە ژوا ئاکا کە ئەتوانم بڵێم ڕنگ بێ بڵێم بتوانێت لە لایەکەوە عیلاجی بۆ بکرێ. کە ئیشی داریمان تەواو دێ ناو باخچەکە ئەوەی پێویستکە لە ئاودان لە بژارکردن و لەو پێویستیاتانی کە هەیە لە ناو باخچەکە بە بەردەوامی خەریکە بین تا کاتی داوام تەواو بێت کە داوام تەواو بوو ئەگەر پێویستی بەوە کردوانیەوە ڕۆبینەوە لە کاتێکی ئیسراحەتایە لە کاتێکی فێنکایە لەگەڵ کاگ ئاراز و باخەوانەکە دەینەوە. من هیوادارم هەموو دائیرەکان هەموو فەرمانگەکانی حکوومەت گرنگی بن بە جوانی و بە سیمای دائیرەکانی خۆیان یعنی ئێمەستە ڕۆژانە کە نەخۆش سەردانمانەکە مەسەن ئەوەی فەحسی هەیە فەحسێک هەیە لای کەمەوە ڕەنگە سەعاتێک نیو سەعات پێ بچێت یعنی لە ژوورە بێتاقەتە بێ بەڕاستیەتە ناو ئەم باخچەیە بەڕاستی هەم کاتێکی لێڕات و هەم چێژیش لەو باخچەی وەرەگرێت و تا ئەوە فەحسەکەی تەواو بێت و یەتە ژوورە و فەحسەکەی خۆی وەرەگرێت و بە تاکید بێتاقەت نابێ ئەوەی سەردانی ئێرە کاکات بێتاقەت نابووان. باخانە ئەوانە ئاوی کەمە ئەگەرەوەش هەیە بکرێتەوە با ئەوەش بێتەوە بۆ ئەویان کاکجیراگی. لە گوندی هەڤنزکاری سەر بە قەزای ئامەدی جوتیارانی ئەو ناوچەیە ساڵانە ڕێژێکی زۆر باش توتن بەرهەم دەهێنن و هەروەها وشکی دەکەنەوە لەسەر شێوازی با و باپیرانیان کە لە کۆن بەو شێوازە کاریان دەکرد. جوتیارانی ئەو ناوچەیە پێیان وایە ئێستاش ئەو ڕێگەیە باشترین ڕێگەی ئەمبارکردنی توتنە. ساڵانە ڕێژێکی زۆر باش توتن لەو ناوچەیە بەرهەم دەهێنرێت و ڕەوانەی بازاڕەکانی کوردستان دەکرێت.
از کامل مصطفى عبدالحمید دور منطقه برگوره خودی افشولا که دو بابو پیرمیل کری و امجی ها نفسیون و سر بزون و بجاوشی قنوق بقنوقه اول اب شتلن و دیفرا ده چینین و دیفرا ده چینین و ها نفسی یعنی سیستمیوان شنی ده چینین و شنی این نفره و بسی بره و ام زهاد کینو هشت کینو سیستمیون شوزیون حوصون شد کرد او دبین با بسی بره حشکن طموه خوشتره تیتن دیو کز بیتن اب خود تینو کز چه فرقی کز کی نه بس بچی وقتی تینو ما منطقه برای گوره کز بیتن بر بازاری یا بر نیوسه حکتو یا زر بیتنش خلق علامه که ورد بین اوانی یا ترکیه آن یا رخ ایرانه بجا به هندی اغلبتی ام بسی برهشت کن با کزبینیوه و طمویش خوشتلیت خود تیتن وقت دپی نکاوا تقریبا نزدیکی 40 روزه میچنی 40 روزه حتی مولا 20 روزه دی مینیدن یعنی هندی میتن حج بیتن دی طموی خوش بیتن نرم بیتن بينك وقت بو بريمات كر افتنا وصلات كر اغوت كر تاخا ما تكناس نوق دوريدو ما فريد كر خوري بوبيغو هونو شنو مشايا نينا مو ان بارخينو وفرد كان بفرد كاين خوري فرد كاين فيري خدي هكا بشري جيجور كيش بيتن زونيتن نهاو جايه يجيجور كيش بوزوري دو زونتا بيكو فتنو بريغوري نينا كو او نينا سعرجي بشتي اف ايشوتي واف كورونو وافريكه محافظه هاد نگرتن بيچك هسيمت كه تجاربي خاصه سالانه يعني دي بيجنما قال هاتا حالات خلاص بونه و وقت بين سراد و خلاص بوما بالخان دي تليفون وان كاين دهنا فير السرق دي بانو ودخلنا بوزارات تيتنيق تتوتشيني وحتى تتفروشي 100 روجو 120 روجو اني كيمو تيوي 100 روجو الى نميت بدا بيفا باش 100 روجو شني دي تشينينو وشني دي جايين هو اللي كاين هاني يعني قال لك زحمه دا كاين في بينه وقال لك يوب تعب خود تیتن زاده به یا های پنجیو یا های هفته پنجیو یا های پسیو پنجیو آنی پسیو پنجیو پسیو بحاله بجو دیتنی زاده به حتی پوارقه کی چیدن آنی گله جو حتی پوارقه کی چیدن بس ویگوه پو آنی علامه که پتر برای خود تیتنی آنی برای خود ویشولی و مبخو پو آنی گیم که بس افصالانی متا دو جور مهد پتر یوکلی سه جوری پتری پور خدي قال لك فرق وهاي يعني النكاب بتر ساكي خد جحيلين ما هرد دكونا كنت اني بترتين فيت كيشن يعني قال لك فرق ينو بينو في بروكيتن يو بروكيتن كيفاتيت كوتش تا تشيكرن كوتش تسرا افانا طومو في قال لك بين خوشترا وبين قال لك فرق ينو بينو في وابو دابتها لە ماوەی ڕابردوو بە بەرنامەی هەفتانەوە لەگەڵتان بووین تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.